کێشەی خاک و ناسنامە و دیاریکردنی سنووری ناوچەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق بەردەوامە و بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 2017 کێشەکان زۆرتر بوون. نوێترین کێشە ئەوە تا لە سنووری خانەقینەوە وەزارەتی پلاندانانی عێراق بڕیاری داوە ناحیەی گوڵاڵە بکات بە قەزا. ئەم بابەتە کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە و جەواد فەیزوڵڵا قایمقامی قەزای خانەقین بە 1964 وت. داوامان لە ئەنجومەنی پارێزگای دیالە و وەزارەتی پلاندانانی عێراق کردووە بڕیاری بە قەزابوونی گوڵاڵە ڕابگرن چونکە نایاساییە. ناحیەی کۆسک کە سەر بە ئیدارەی گەرمیانە واتە سەر بە هەرێمە کەچی ئێستا بەشێکی گوازراوەتەوە سەر قەزای گوڵاڵە کە ئەو ناوچەیە جێناکۆکە. ئیدارەی خانەقین دەڵێت ئەوە هەر ڕێی تێناچێت. هەر بەرامبەر ئەم بڕیارە ئەمڕۆ هاوڵاتیان و کاسبکارانی خانەقین دوکان و بازاڕیان داخست و ئەوان دەڵێن بەو بڕیارە خانەقین وەک تاکە قەزا بەتەنیا ماوەتەوە. جگە لە کاسبکاران و دوکانداران فەرمانگە حکوومەکانی خانەقینیش مانگرتنی گشتیان ڕاگەیاند. گوڵاڵە کە جەلەولاشی پێدەوترێت لە ڕووی ئیداریەوە ناحەیەکی سەر بە قەزای خانەقین بوو. یەکێک بوو لەو ناوچانەی مادەی 140 دەستور دەیگرتەوە و چارەنووسی لە نێوان هەرێم و عێراقدا بە نادیاری ماوەتەوە.